بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ و فەرم بەردەوامین لەگەڵتان. ئەگەر لە هەفتەی پێشودا سەرنجی بەرنامەکە و پێشەکیەکەمتان دابێ لە دەرەوەی دید و بۆچوونەکانی ئۆپۆزیسیۆن لەسەر دەسەڵات و دەسەڵات لەسەر ئۆپۆزیسیۆن چەند دید و تێگەیشتێکی ترم خستە ڕوو کەوتم تا ڕادەیەک ئەم بۆچوونە لەوە ئەچێ بۆچوونی شەقام بێ و هەندێک ڕووناکبیرە بینین بۆچوونەکانی لەو چوارچێوەیەدا تیۆریزا ئەکات. ئەویش ئەوە بوو کە هەموو وڵاتە بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە جوانە. پێویستە ململانیەکانمان لە ململانی توندی میدیاییەوە بکەین بە ململانێکی دیموکراتی و خەباتی ئۆپۆزیسیۆن بێ بە خەباتێکی پارلەمانی ورد و دقیق لە چوارچێوەی دیموکراتی و فەزای سیاسی و دەستوری بۆ پەرلەمان فراهەم بکرێت کەوانیش بتوان تعبیر لە ویست و خواستەکانیان و تعبیر لە پلان و پرۆژە سیاسیەکانی خۆیان بکەن. لەم حەڵقەیاندا هەوڵ ئەدەم گفتوگۆکە بەو ئاراستەیەدا بەرم لەگەڵ ئەوەی کە هەندێک لە برادەران لەسەر هەڵقەی پێشوو هەندێک بۆچوونیان هەبوو کە هێشتانیان خستۆتە ڕوو فەرم بەردەوامین لەگەڵتان. بەڕێز کاک عومەر سەبارەت بە ئەو کۆمنتانی کە هەت بوو لە سەر قسەکانی بەڕێزان لە حەڵقەی پێشوودا فەرموو. بەڵێ وڵا ئەو لە حەڵقەی پێشووە کە باسی ئەو پرسیارە کراوە وەڵامەکەی لەلایەن بەڕێز مامۆستا گوێبیستی بووین. بەڵام من بۆچوونێکی پێچەوانی ئەوم هەیە. پێم وایە ئەو لەحزەی حەڤەی شوباتە کە دروستە بێ ئەو لەحزەیە نییە کە تەنها خۆپیشاندانێکە لە بەردەرکی سەرا دروستە بێ. پێم وایە ئەوە پەنخواردنەوەیەکە کە کۆمەلگای کوردی بە درێژایی حەڤە ساڵی ڕابردوو کۆی کردوتەوە و دید و بۆچوونێکی تازەیە کە کۆمەلگای کوردی بەو شێوە تعبیری لەکە و بارودۆخێکی تازە هاتوۆتە ئاراوە وەکوتم بارودۆخە ناوچەیەکە بارودۆخێکی بۆ لەبار بووە کە بەو شێوێ ئەم ڕووداوە ڕووبدا چونکە هەموو ڕووداوێکی سیاسی پێویستی بە واقعێک هەیە پێویستی بە لەحزەیەکی تاریخی هەیە هەتاکو بتوانێت ئەو ڕووداوە ڕووبدا. لەبەرەوە لەم حاڵەتەیە ئەبینین کاتێک کە ئەم حاڵەتەی دێتە پێشەوە پێم وایە پارتە ئۆپۆزیسیۆنەکان کاتێک کە پشتیوانی لە جەماوەر و لە شەقام و لەم گۆڕانکاری و ریفۆرمە نوێیەکەن تعبیر لە گەشەی عەقلی سیاسی ئۆپۆزیسیۆنەکە. چونکە ئێمە ناکرێت ئێمە وەکوتمان لە سیستمی دیموکراسیە یەکێک لە بنەما گرنگەکانی سیستمی دیموکراسی بوونی ئۆپۆزیسیۆنە و بەپێ ئۆپۆزیسیۆن ناتوانین ئێمە بڵێن سیستمێکی دیموکراسیمان هەیە. لەبەرەوە هەر خۆی ئۆپۆزیسیۆن دائما کە بۆ نمونە ئەنتی حکوومەتە دژە حکوومەتە یان لە بەرامبەر حکوومەتایە بەڵام نابێت تۆ بۆ عەقڵە بیخوێنیتەوە کە ئەمە بەردەوام بۆ ڕوخانی حکوومەت هەوڵەدا بۆ لە ناوبرنی دەستکەوتەکانی حکوومەت هەوڵەدا بۆ ئەوە هەوڵەدا کە پارتە دەسەڵاتدارەکان ناشر. بەڵام هەر کەسێک قسەکانی تۆ وەربگرێتەوە سێ وشەی دژت بەکارهێنا لە کاتێکا کە تعریفی ئۆپۆزیسیۆن لە قاموسی سیاسیدا دقیق لەگەڵ بۆچوونەکانی جەنابت نییە. ئەوەی کە تۆ ئەڵەی دژی دەسەڵاتە ئەنتی دەسەڵاتە ئەمە زیاترە چێتە خانەی مەسەلەن حاڵەتی ئینقیلابەوە لە ئەدەبیاتی سیاسیدا. بەڵێ من مەبەستم لەوە چییە؟ مەبەستم لەوە ئەوەیە کە دژی هەڵوێستی ناڕەوای دەسەڵاتە دژی هەڵسوکەوتە ناداتپەروەرەکانی دەسەڵاتە دژی ئەو لە ڕێلادانەیە کە ئێوێ سیستمێکی سیاسی بەرەو تاگڕێی بەرێ بەرەو ئەسکەرتاری بەرێ و بەرەو بنەماڵەیەکی بەرێ و بنەماڵەیەک یان حیزبێک یان پارتێک یان گروپێک یان خێڵک بێوێ کۆنتترۆلی ئەم دەسەڵاتە بکە. لەبەرەوە ئەو ئۆپۆزیسیۆنە ئەنتی ئەم شتە خراپانەیە کە لە دەسەڵاتە ڕۆدا. بەڵام بۆ نمونە ئەگەر ئۆپۆزیسیۆن لەسەر ئاستی حیزبەکەی خۆیان تا ئێستا نیانتوانی بێ بۆ نمونە ڕخنێکی زۆر بە تەشخیصی بکەین گفتوگۆکەمان کۆنکرێتی بکەینەوە لەگەڵ یەکگرتووی ئیسلامیەکەی ئێوە لەسەر ئاستی حیزبەکەی خۆتان ئێوە لە 94ەوە حیزبن هەتاوەکو ئێستا لەسەر ئاستی حیزبەکەی خۆتان کە نەتانتوانیوە تەجروبەیەکی دیموکراتی و دەسەڵاتی دەسەڵات دروست بکەن ئێوە بەردەوام ڕابەرێکی نەگۆڕتان هەیە مەسەڵەن ئیدعای تەڕحکردنی دیموکراسی و مۆدلی دیموکراسی بۆ کۆمەڵگا خۆت خەڵک لێتان وەرەگرێ؟ بەڵێ تۆ ئەگەر ئەوە پرسیارێکە بەردەوام ئەو دەسەڵاتانەی کە بڕوایان بە ئاڵوگۆڕی دەسەڵات نییە و بەردەوام ترسێکیان لە ئۆپۆزیسیۆن هەیە کۆمەڵی پرسیار لەسەر خودی ئۆپۆزیسیۆن دروست دەکەن. ئەم پرسیارانە بۆچی لە پێناو چاواشەکردنی ڕای گشتیە و لە هەمان کاتیشا من ناڵێم هەموو ڕەخنەکانیش ناڕەوان پێم وایە بەشێکیش لە ڕەخنەکانیش ڕەوان پێم وایە بەشێک لەو کللتوری سیاسی کە لە دنیای ئێمەیە هەیە لەوانەیە پارتە ئۆپۆزیسیۆنەکانیش لێ بێبەش نەبن. لەبەرەوە شوێنی خۆیەتی کە ڕەخنە لە پارتی سیاسی ئۆپۆزیسیۆنیش بژیرێ و پێی بڵێ ئەبێت تۆش ریفۆرم و گۆڕانکاری لەناو خودی خۆتا بکەی. بەڵام لەگەڵ ئەوەشە هەنگاوێکی جددی کە ئەمڕۆ ئەینێ هەنگاوێک لە پێناو بەرژەوەندی خەڵکە ئاینێ هەنگاوێک ئەنێ کە لە پێناوی ریفۆرمی کۆمەلگاکەی لە هەموو بوارە کۆمەڵاتی و ئابووری و سیاسیەکانە ئەبێت تۆ پشتیوانی لەم ڕایە بکەی و لەگەڵ ئەم ڕایەدابی و بۆ ئەوەی کە بتوانین ئێمە
سیستمێکی سیاسی تەندروست لە کوردستانە دروست بکەین ئەبێ ئێمە ئۆپۆزیسیۆنێکمان هەبێ و ئەبێ ئەم پۆزیسیۆنە ڕۆڵی کارایی هەبێ بەڵام ئەم ئۆپۆزیسیۆنە دووبارە پرسیارەکەمەکەمەوە ئەگەر نەتوانێت خۆی لە ژیانی حیزبی خۆیان فۆرمێکی جوان پێشکەش بکە مەسەڵەن ئەگەر لە ژیانی حیزبی خۆیان فۆرمێکی جیاواز لەو دەسەڵاتەی کە ڕەخنەی لێ ئەگرێ پێشکەش بە کۆمەلگای نەکردبێ قسەکانی ئەچێتە ناو دڵ و مێشک و دەرونی خەڵکی ئەم وڵاتە و گروپەکانی فشار و گەنجانەوە چونکە قسەیەکی تریش لەسەرەوە هەیە مەسەڵەن ئەوترێت بە تایبەتی کاتێک کە باسی یەکێتی و پارتیەکەن وەکو دوو جەبەروت وەکو دوو هێزی ترسناک ئەم دوو هێزە لە ڕۆژگارە کاکە شەڕی ناوخۆیانە کرد و بڕستیان لە یەکتر بڕی بوو گەنجی کورد لە بینی بەرداشەکەی ئەمانە خەڵتانی خوێنە بوو ئەو ڕۆژانە ئێوە مەسەڵەن هیچ قسەیەکتان ناکرد و پۆستان هەبوو خۆ ئەگەر بەراوردی بکەین ئەمڕۆ یەکێتی و پارتی لە جاران کراوەترن بە ڕووی دیموکراتیا یەکێتی و پارتی تا ڕادەیەک دانووسان و دیالۆگەکەن لەگەڵ ئۆپۆزیسیۆنە یعنی ئەم دووفاقیە لە گوتاری یەکگرتووی ئیسلامیا بۆ ئێمە گەر سەرنج بدەین یەکگرتوو پارتێکی تازەیە و پارتێکە هەڵقوڵاوی سیستمی جۆرێک لە دیموکراسی و پەرلەمانی ناو کوردستانە و لە دوای شۆڕشی چەکداری دێتە ئاراوە و بەدید و عقلێکی نوێەوە دێتە ئاراوە بەنیازی ئەوەی کە ئەم سیستمە تازە کە دێ سیستمێکی دیموکراسی بێ و گەمەی دیموکراسی تیا هەبێ و کۆمەلگای مەدەنی گەشەی تیا بکە و ئەو کە ئیجازەی وەرگرتووە بەپێی لە ساڵی 1994 بەپێی یاسای کۆمەڵە و ڕێکخراوە حیزبیەکان هەربوونی دەلیلی باتڵکردنەوەی قسەکانی پێشووترت نییە کە ئەم دوو هێزە بۆ دەرەجێ دیکتاتۆر نیە من پێم وتی من نەموتووە ئەم دوو هێزە کە هیچ جوانیەکیان تیانە تۆ ئەبێ طبعاً بەڵام جوانیەکان جیاوازیان هەیە ئایا ئەم دوو هێزە کاتێکە هێزێکی سیاسی ئێستا دێ ڕەخنەی لێ ئەگرێ ئەو ڕەخنانی کە ئێستا یەکگرتووی ئیسلامی لە دەسەڵاتێتی تەنها ڕەخنەی خودی یەکگرتووی ئیسلامی کوردستان نییە ئێستا ئەم بزوتنەوە کۆمەڵایەتی کە لە کۆمەلگای کوردیا دروست بووە پشتیوانی گەنجانی هەموو کوردستانی لەگەڵا هەموو ڕۆشنبیرە گەورەکانی کورد لە بەختیار عەلی و هاوشێوەکانیان هەمووی پشتیوانی لە ئەماکەن و هەموو زۆر بەشێک لە سیاسی گەورە پشتیوانی لە ماکە باشە کە هەموو خەڵکی کوردستانتان لەگەڵە بۆ ئەوەندە مەسەلەن وەکو دەسەڵات پێتانەڵێ نەفەستان کورتە بۆ لێ ناگەڕێن لە کێبڕکەیەکی دیموکراتیا جارێکی تر تەحمولتان هەبێ مەسەلەن با ئێوە ئەمجارە کورسی پەرلەمان بگرنە دەست و بەڵکو ئینشاڵڵا ئێوە حکوومەت پێک بهێنن من پێم وانیە لە ڕووی سیاسیەوە ئەو خەڵکەکە ناڕازی بێ بۆ نمونە لەگەڵ پارتە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆن بێ بەڵام ئەم ناڕزیایی فراوانی بەری ئۆپۆزیسیۆن پێم وایە بەشێکی لە ناو پارتە دەسەڵاتدارەکانیشە هەیە پێم وایە ئێستا کۆمەڵە گەنجی ناو پارتە دەسەڵاتدارەکان ڕازی نین بەو بارودۆخێکە هەیە پێم وایە کۆمەڵێک ڕۆشنبیری کە ئەمڕۆ لە ناو پارتە سیاسەکانی یەکێتی و پارتی نین ڕازی نین بەوەی کە ئاسۆس هەردی بەو جۆرەی لێبێ و ئەحمەد میرە بەو جۆرەی لێبێ و خەڵکانی ڕۆشنبیر و مەدەنی بۆ جۆرەیان لێ بکرێ پێم وایە لە ناو پارتە سیاسیەکانی کوردستان و لە ناو پارتە دەسەڵاتدارەکانیشە گەنجانیان ڕازی نین لەو حاڵەتەی کە ئێستا گەنجی کوردستان هەیەی و ئەو ژیانی کە لە ئارایە هەیە کەواتە بە شێوەیەکی گشتی سەرڕای کۆمەلگایەکی پەراوێزخراو هەیە لە کۆمەلگای کوردیە یعنی ئەتوانین بڵین دابش کراوە بۆ دوو جۆر کۆمەلگایەکی خاوەن ئیمتیاز و دەسەڵاتی حیزبی و کۆمەلگایەکی بێبەش لە زۆربەی ئیمتیازاتەکان لەبەرەوە ئێمە جۆرێکی لەو سیستمی کە ئێستا لە ئارایە پێم وایە سیستمێکی مەرکەزی ستالینی جارێکی تر دێتەوە ناو دەسەڵات لەبەرەوە خەباتی ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیانە پێم وایە بۆ لیبرالکردنی ئەم جۆرە دەسەڵاتەیە بۆ کرانەوەی ئەم دەسەڵاتەیە بۆ هاوبەشی گەنجان و هەموو چین توێژەکانە لە سیاست وەکو حیزبەکەتان و سەرکردەکانت مەسەڵەن هیچ پشکێکیان بەرنەکەوتووە بۆ نمونە لەم گەندەڵیەکە لەگەڵ دەسەڵاتا بوون بۆ نمونە ئێستا وەکو پرسیارەکەم دووبارە هەموو ئەوانەی ئێوە بە نانی شێویان نییە و هەمووی بە پاسات و چۆکات و قەسر و قەمەرە و مەسەڵەن سارێ مۆدل بەرزەکانیان لە سای ئەم دەسەڵاتی کوردیەی کە ئێستا پێڵەن گەندەڵ هیچ دەست نەکەوتووە پێم وایە بەشێک لەوەش کە دەستیان کەوتووە ئەوەی کە دەستیشیان کەوتبێ هەر بەهۆی بوونی گەندەڵی ناو دەسەڵاتەکەەوە دەستیان کەوتووە ئێمە ئەوەی لە ناو پارتە ئۆپۆزیسیۆنەکان هەیە لە ناو یەکگرتووی ئیسلامیە هەیە تەنها ئەوەی وەکو ئیمتیاز وەریان گرتوێت چییە تەنها ئەوەیە کە لە پەرلەمان وەریان گرتووە یان ئەوەیە لە دەورەکانی پێشووە کە یەکێکیان وەزیر و بێ شتێکی وەرگرتووە کەواتە ئەوان بە پێی یاسا ئەویان وەرگرتووە و ئەگەر ئێمە ئێستا ئۆپۆزیسیۆن داوای گۆڕینی ئەو سیستمە ناکە داوای گۆڕینی بە سیستمێکی دادپەروەرانە ناکە ناڵێ با سیستمێکی شەفاف بێ نابێ با دادگاکان حاکم بن و بێلایەن بن نابێ با دەسەڵاتەکان دابەش بن باشە خۆ ئێمە ئەگەر بێت و ئەم سیستمە باشە لە کوردستانە چەسپێ وانە کەواتە
ئەمە خودی خۆی ئەگەر ئەندامێکی ئۆپۆزیسیۆنیش سەرکردەیەکی ئۆپۆزیسیۆنیش خودی ئەمانەی بە گەندەڵی وەرگرتوێ هەمووانە بڕێ هەمووانە کۆتایی پێ زۆر باشە کەواتە خەباتی ئەوەی کە ئۆپۆزیسیۆن ئێستا ئەیکا بۆ ئەوەی سیستمی سیاسی لە کوردستان ببێ بە دامەزراوەی ڕێگە لەوە ئەگرێ کە پارتە ئۆپۆزیسیۆنەکانیش گەندەڵی بکەن ڕێگە لە ئەوەگرێ قۆرغی دەسەڵات ئەوانیش شەریکن ئەوانیش کردویانە مەسەڵەن ئەم وڵاتە بە باش و خراپیەوە بەرهەمی خەبات و نوشستی و سەرکەوتنەکانی کۆی هێزە سیاسیەکانە نا من پێم وانە پارتە دەسەڵاتدارەکان بەرپرسیارن لەو مەسەلەیە باشە بەشداری پێکردنی دەورەکانی پێشووی ئۆپۆزیسیۆن لە دەسەڵاتە پێم وایە بەشداریکردنێکی ڕەمزی بوو ڕازیکردنێکی ڕەمزی بوو دەسەڵات کۆی گشتی سەروەت و سامان و هەموو شتەکانی بۆ خۆی قۆرخ کردووە بەڵام لە هەمان کاتە ئیمتیازێکی کەم و بچووکی ژەدا بە هەندێک پارت بۆ ئەوەی بێدەنگیانکە بۆ هەندێک خەڵق قسەنەکە ئێمە ناتوانین وەرگرتنی مۆنیکایەک لەلایەن وەزیرێکەوە لێک بدەینەوە بڵین بۆچی ئەم مۆنیکایەکی لای بەڵام پارتی دەسەڵات $100 میلیۆن کە لە شوێنی خۆیان سەرف ناکە زۆر سپاس دەکەم ئەم دووشتە بەراورد زۆر باشاکەواتە ئێستا یەکگرتووی ئیسلامی وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن مەسەڵەن پرۆژەیەکی لێکێتی و پارتی شاملتر و کاملتری پێ بۆ ئەم مجتەمەعە مەسەڵەن ئوسارە گوشراوەی بیر و استراتیژی ئێوە بۆ حکومڕانی ئایندا توانی لە چەند ڕستەیەکا پێمان بڵێن بەڵێ پێم وایە یعنی پێم وایە ئەو استراتیژەتی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان هەیەی ئێستا جیاوازە لە قۆناغی پێشوو لەوانەیە هەموو خەڵکیش ئەو پرسیارەی بۆ دروست بوو بێ ئەو جیاوازیانی لە قۆناغی پێشوو پێم وایە لەوانەیە خۆی هەندێک هەڵی استراتیژی کردبێ پیاچوونەوەی بە هەندێک شێوازی مامەڵی سیاسیانەی خۆیان کردبێتەوە و ڕەخنەشی لە خۆی گرتبێ یعنی ئەمە کۆمەڵە خەڵکین بەردەوام ڕەخنەمان لێگرت بۆ نمونە مەسەڵەن سیاسی جەوهەری مەسەڵەن دنیابینی و ئایندەخوازی ئێوە چییە بۆ ئایندە مەسەڵەن ئەگەر ڕۆژە لە ڕۆژان حکوم بکەن لە چیا جیاوازترە بن لە یەکێتی و پارتی من پێم وایە ئەوەی کە ئێستا داوایەکەین ئێمەش و هەموو پارتە ئۆپۆزیسیۆنەکانی ترا وەکوتم دروستبوونی دامەزراوە دیموکراسیەکان لە کوردستانە بەگەڕخستنی پەرلەمان و دادگاکان و دابشکردنی دەسەڵاتەکان و گەشەکردنی کۆمەلگای مەدەنی و میدیای ئازاد ئەمانە هەمووی لە ئایندەیە خزمەت بە کۆمەلگاکان بۆ پێم وایە ئەو قۆناغە تێپەڕی کە تەنها لە بەرژەوەندی خودی پارتە سیاسی و گروپە سیاسیەکانە ئیشکا پێم وایە ئێستا ئەجیندایەکی تازە و شتێکی تازە هاتوتارە کە ئەویش خزمەتکردنە بە ویست و ئیرادە و داواکاریەکانی کۆمەلگای کوردی زۆر سپاس دەکەم بەڕێز ڕامیار مەحموود لەسەر ئەو جەدەلەی کە لە بینی من و ئەوە دروست بوو جەنابەت کۆمنتێکە تێ هاوکات سەرنجە گشتگیرەکانی خۆشت ئەگەر پێم خۆشە سەرەتا لە سەرنجەکانی خۆمەوە دەست پێکەم ئەگەر کۆمنتێکم هەبێت لەسەر قسەی کاکسۆرانی ژێڵم بە بڕای من لە خاڵ یەکەمەوە دەست پێەکەم من پێم وایە لە کۆمەلگای کوردیا شتێک دروست بووە بە ناوی بزبنەوەیکی کۆمەڵایەتیەوە ئەم بزبنەوە کۆمەڵایەتیە مولکی هیچ گروپێکی سیاسی نییە لە ئەساسە ئەم بزبنەوە کۆمەڵایەتیە بەرهەمی شۆڕشی تەکنەلۆژیە شۆڕشی تەکنەلۆژی وای کردووە کۆمەلگایەکی تر لە پاڵم کۆمەلگا ڕسمی کە هەیە کۆمەلگای ڕسمی ئەوەیە ئەمەی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات حزبە سیاسیەکان و ڕێکخراوەکان و چی ئەمە ئەم شتێ ئەمە کۆمەلگا ڕسمەکەیە بەڵام کۆمەلگایەکی تری ئینڤیزەبڵ کە دیار نییە گەشەی کردووە هێزێکی کۆمەڵایەتی بەهێزە گەشەی کردووە و دەرکەوت لە دەرەوەی ترادیسیۆنی سیاسی ئەحزابە ئیسلامی و قەومی و ئیشتراکی و پۆپۆلیستەکانەوە هێزێکی تری کاریگەر هەیە واتوانێت ڕۆڵی کاریگەر ببینێ لەوەی خەریتی سیاسی دەستکاری بکە لەوەی پەیکەری دەسەڵاتیش بە گوێرەی فشاری ئەو دابڕێژێتەوە بە بڕای من دوو شتواکە ئێمە گومان بکەین لە بوون بزوتنەوە کۆمەڵایەتێکە یەکەم بریتە لە پارتە سیاسیەکان دووەم بریتە لە ڕووناکبیران خۆیان پارتە سیاسیەکان لەبەرەوەی میدیان هەیە حزبیانێ خەڵکیانێ بۆ نۆ ئۆپۆزیسیۆن احتیکاری ئاخاوتنی سیاسیان کردووە باڵین احتیکاری ئەوان کردووە ئەوان ئەتوانن شناس دابش بکەن ئاو بزنەوە کۆمەڵاتی ئەوان یا ئەوانین یاری زیاتر ڕوونیکەیتەوە ئەوان نتوانن شناس دابش بکەن ئەوە ینی ئەوان ئەو شناسە ئەو نانەوێ ئەوە وەکو هێزێکی خاوەن شناسی سربەخۆ دەربکەوە دوو ڕووناکبیرانیش بە بیانوی ئەوەی کە خاوەنی ڕەوانبێژیەکی کللتوری و سیاسین ینی ئەو زمانی خەڵکی سادایان دزیوەوە بە بیانی ئەوەی کە ئەوان ڕەوانبێژیشانێ ڕەواترن قسە بکەن دوو ڕووناکبیر خۆی مستەلاحەکە لە خۆیاتی کاڵێ ڕووناکبیر یعنی ئەو کەسی پێی وایە هەڵەسێ بە وەزیفەیەکی سیاسی ڕۆڵی پێشڕەوەتی یەکجێڕە بەڵام سەرجەمی ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەلمانی هێزی پێشڕەو نییە لە گۆڕانکاریەکانە تەلیعی سیاسی نیە بڵێ ئەمە حزبێکە وەکو تەلیعەیەک پێشڕەوەتی گۆڕانکاریکی سیاسیەکە وە کۆی لە نموزەج و پارادایمی سەردەمی
پێشی و تراسەدەی بیستەم وابوو تۆ لە هەر وڵاتێکە حزبێکە دەبوو پێشڕاواتی گۆڕانکاریەکی سیاسیە کرد لە کوردستانە کۆمەڵە حزب پێشڕاواتی خەباتی ڕزگاری خوازیان کردووە لەم گۆڕانکاریە تازانە نەپارتە سیاسیەکان پێشڕاواتیان کرۆ لە گۆڕانکاریەکە وەنە ڕووناکبیرانیش لەبەرەوە هەردووچان تووشی دوو گرەی سایکۆلۆژی گەورە بوون چۆنە کرێ شتێک ڕووبدا لە دەرەوەی فەزای پارتە سیاسەکان و لە دەرەوەی فەزای ڕووناکبیریش کە بەردەوام کڵیم و بانگەشە و دیعایە بۆواکە کە ئەو نوێنەرایەتی هەموو سەرخانێکی کللتوری و سیاسیەکە لە ڕاستیە ئەکتەرەکانی گۆڕانکاری نە بەرهەمی بەرمەبنای بیرکردنەوە و زێنی ڕووناکبیریە نە بەرمبنای خەباتی ئۆپۆزیسیۆنیشە مەبەست لەوە نیە ئۆپۆزیسیۆن هەبیانە من ناس بەناوە جەدەلەوە من لایەنگیری پرسی دیموکراتیزیشن بۆ یعنی لە کوردستانە تۆ بەرهەمی ئەو خۆپیشاندانانە تەنها لە حزێکی تاریخی ئێستا نەبێ ئەو هەموو نووسینانە و هەموو میدیای ئازادە کە قسەی کردووە ئەو هەموو ڕۆشنبیر و ڕۆژفکرانە کە بە درێژایی چەندان ساڵی ڕابردوو کۆڕی بەستووە سیمیناری بەستووە قسەی کردووە ڕەخنەی گرتووە پێدوانیە بەشێکی بەرهەمی ئەوە بێ ئەمە فاکتەری زۆرە لە ڕاستیان من مەوسم لەوە نیە یعنی بەرمەبنای نییە بەڵام چ ڕووناکبیار سپارتە سیاسەکان پێیان خۆشە وەکو بەرمەبنای ڕاستەخۆی خۆیانی بزانن بەڵام من پێم وایە لە ڕووی سۆسیۆلۆژیەوە تەنمیەکی ئیجتیماعی دروست بووە خەڵک دروست بووە لە دەرەوەی دەوڵەت لە دەروی کۆنتترۆلی دەوڵەت و پارتە سیاسەکان خۆی تەنزیمەکە چەندین گروپی ئەلکترۆنیە چەندین نقابات و اتحاداتی ئەلکترۆنیە ئەمە فەزایەکی ئیجتیماعی بەڵامەوانە خۆن و هیوای کورت و متەطلباتی بچووک بچووکیان هەیە کە جیاوازیە لەگەڵ ئامانجی پارتەوە لە ڕاستیە ئەکتەرەکان ئەوانی بەشداریەکەن لە بزوتنەوە کۆمەڵاتەکان ئەوان زۆر گرنگن بەڵام نوێنەرایەتیکردنی بزوتنەوە کۆمەڵاتێکە کێشەیەکیە باشە ئۆپۆزیسیۆن چاکەکە کە مۆبیلیزەیەکات یان بە سیاسەتاندنی ئەم جوڵە کۆمەڵاتیە کە جەنابۆ ناوی ئەنەی بە زیانی کۆمەلگا کۆتایی دێ ئەوە کێشەی من نییە بەڕاستی بەڵام ئەگە ئۆپۆزیسیۆن بێ مۆبیلیزەی بزنەوەیکی کۆمەڵایەتی بکات تووشی قەیرانێکە وەکۆی مەسەلەن ئەیکا بە هەڵگیری پرۆژەی سیاسی ئەیکا بە هەڵگیری ئەجەندەی سیاسی وە دوایی خۆی چێتە پرۆسی سیاسی و بیری نەسێ بزنەوەی کۆمەڵایەتی ئەنتی سیستەمە سیستەم تووشی کرانەوەکە فەزای سیاسی تووشی کرانەوەکە و حرکاتی سیاسی بەرەو عەقلانە مستەفی دەبن بە ئۆپۆزیسیۆن دەسەڵاتیشەوە بەڵام کە ئەپۆزیسیۆنێک حزبێک بێوێ مۆبیلیزی بکە بە هەر ئایدۆلۆژی وەردامێکی سیاسی بستنەوەکە تووشی تێکشکان و قەیرانەکە بۆچی بۆ نمونە من هیچ کێشەم نییە لەگەڵ گۆڕان یا کۆمەڵ یایە گرتو ئێستا لە پرۆسی سیاسیان لەگەڵ یەشێتی و پارتیە ئێستا دامی مەسعود بەرزانیەکەن وەکو سەرۆکی نەتەوەی و وەکو سەرۆکی پرۆسی سیاسی و ئاشتی کۆمەڵایەتی لە کوردستانە لە کاتێکا پێشتر کڵی میێوانە کرد ئەمە حرەکەیەکی ڕادیکاڵیە ئەنتی کلاسیکە ئەنتی خێڵە ئەنتی احتیکارە چیچی بەڵام حزب وایە حزب تۆ ئێستا بە تونی دژاتی دەکەم دوایی ئەتوانم پرۆسی سیاسی گفتوگۆشی لەگەڵاکەم بەڵام ئیشی بزیتنەوەی کۆمەڵایەتی جیاوازێک گرتووە ساتوانم سێتە پرۆسی سیاسی و لەگەڵ پارتیۆکێتی ئەچن دانیشتنەکەن لەگەڵەوان گفتوگۆ دەست پێ پەیوەندی بەمنەوە نیە باشە بەڵام ئەوە بەڵام ئەمە فەرقی بینی دووکیانەکەیە کیاناتی سیاسی ینی جیاوازە لەگەڵ حرکاتی ئیجتیماعی زۆر سپاس فەرموو بەڕێزکاکە حەزەکەم لەسەر سێ خاڵ زۆر بە کورتی قسە بکەم کە یەکەمیان پەیوەندی بە پرسیارێکی جەناوتەوە هەبوو لەسەر مەسەلەی دەسەڵات و ناشینکردنی دەسەڵات ئەوەی کە پێشوە باسی ئەوم کرد مەبەستم ئەم دەسەڵاتە نەبوو مەبەستم چەمکی دەسەڵات بووە گەر ئێمە دەسەڵات ببێزین تەجریدی بکەینەوە لە هەموو ئەخلاقیەتێک مەسەڵەن ئەمە لە کۆنەستی کووردا خراپ ناکەوێتەوە بێگومان خراپ دەکەوێتەوە ئەوەینە گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو حکوم بکەنی تر ئێوەش بێزراو بن بەڵێ بەڵام ئەوە ئۆپۆزیسیۆن نییە کە ویستوێتی دەسەڵات ناشرین بکات تۆ لە کاتێکا کە دەبینیت سەرۆکی حکوومەتەکەی لە دێگەڵە بەو لاوە دەسەڵاتی ناڕوات لە ناوچەی هەتاوەکو سە دوو ناوچەکەیەکی نەگرتوەوە ئەمە ناشرینکردنی دەسەڵاتە نەک ئەوەی کە من بێم باسی لێ بکەم تۆ بڵێ ئەمە تۆ ناشرینی دەکەی نە واقعەکە خۆی ناشرینە لە کاتێکە کە گەنجێک دانامەزرێ و بە بەرچاوی و ئەمە هەموو تەنکەرەنەوتە دەبات دەڕوا باس لێکردنی ناشرینی ناکە پرۆسەکە خۆی شتێکی ناشرینە وانە لە کاتێکە کە مامەڵە بە مادەی 140ەوە دەکرێت هەتاوەکو ئێستاکە ئەگەر من بێم باسی بکەم ئەمە نەمویستوە دەسەڵاتی کوردی ناشرین بکەم ئەمە من هاتوو مواقعێکم خستوتە ڕوو ئەمە لایەنێکی سەبارەت بە قسەکانی کەکرامیار من پێم وایە ئەوە جۆرێک لە تازەگەری تێدا هەیە بەڵام هێشتا وەکو کامڵ نەبووەوە یاخود نەیتوانی شتەکانی بە کامڵی جۆرێک لە تێکەڵاوی لە بینی ئامرازەکان و لە بینی پرۆسە کۆمەڵایەتەکانی تێدا هەبوو بۆ نمونە فەیسبوک بۆ نمونە تەکنۆلۆژیەکان ئەمانە دەتوانن پرۆسەکان خێراتر بکەن
ببنە ئامرازێکی گاندن بەڵام هێشتا وەکو ڕۆڵەکەیان لە ڕۆڵی ئامراز تێپەڕی نەکردووە خۆ ئەگەر بەهاتە و گەندەڵی لە کوردستانە نەبووایە ئەوەی فەیسبوک بەکارهێنێ دڵاریە کرد باسی دزینی نەوتیدا کرد وانە گەنجەکان دەهاتن باس وانەکانیان لەو ڕێگەیەوەشی دەکردەوە یاخود بۆ کۆمەڵێ زانیاری و زانستی خۆیان بەکاریان دەهێنا وانە واتە تێکەڵاوکردیەک لە بینی ئامرازەکان و تەکنۆلۆژیادا بە شێوازێکی گشتی ئەوەی کە سەبارەت بە بزوتنەوە کۆمەڵایەتەکانە من کەم تا زۆر لەگەڵ ئەوە بۆچوونەکەی ئەودا بەڵام لە بەرامبەریدا دەمەوێت ئەوە بڵێم کە هێشتا وەکو ڕۆڵی حیزب کۆتایی پێ نەهاتووە تەنانەت لە کۆمەلگا پێشکەوتووکانیشە ئەو ناڵێ کۆتایی پێ بزوتنەوەی کۆمەڵایەتی چەندەها جار مۆبیلیزەیەکەن ئێوە شوناسی بزوتنەوە کۆمەڵایەتەکانەکەن بە شوناسێکی سیاسی بەپێی بۆچوونی بەڕێزڕامیار لە کۆتاییدا بە زیانی داواکاریە کۆمەڵایەتیەکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانە شکێتەوە ئەمە پرۆسەیەکی دەتوانم بڵێم هاوتەری بە کە پێکەوە دەڕوات بێگومان پێشتر ئێمە و تاقیکردنەوانە بووە لە کاتێکە کە کەسێک کوژراوە سەردەشت عوسمان شەهید دەکرێت بەیانامەی لەسەر دەکرێت مانگرتنی لەسەر دەبێت خۆ پیشاندانی لەسەر دەبێت بەڵام دەسەڵات بە هیچ جۆرێک نایەت وەڵامێکی بچووکی ئەمدا و شتانە بداتەوە بۆیە هەمان ئەو کەسانی کە پێشتر ویستوانە بزوتنەوەیکی کۆمەڵایەتی دروست بکەن خۆ ئەگەر بەهاتە بزوتنەوەی کۆمەڵایەتی داواکاریەکانی بەرفراوان نییە وەکو داواکاری ڕێخستنە حیزبیەکان یاخود سندیکاکان بە پلی یەکەم دواتر حیزبەکان کە ئەمانە داواکاریەکانیان گەورەترە ئەگەر بەهاتە و دەسەڵات وەڵامی ئەم داخوازیانی بدایەتەوە ئەوە لە نقطەیەکدا کۆتایی پێدەهات و ئەو کاتەش بوار نەدەدرا بە ئۆپۆزیسیۆن کە ئیستیقلالی بکات زۆر باشە ئەگەڕێ وڵات بەڵام بەڕێزڕامیار بە پێی بۆچوونەکانی ئەم بێ مەسەلەن ئەوە ئۆپۆسیۆنی سیاسی نییە کە مۆبیلیزەی گۆڕانە کۆمەڵایەتیەکانەکە یەبیا بزاوە کۆمەڵایەتی و میلیگەراکانەکە بە ئاراستەیەکی سیاسیە بەڵکو پەراوێزخستن و کەنارگیرکردن و بە تەنگەوە نەهاتنی دەسەڵات بۆ بچووکترین داواکاری لە وڵاتەدا وای لێکا کە تووشی پەرچەکرداریانەکە و دواتر لە شکڵی حرەکاتی سیاسی و بزوتنەوەی سیاسی و داواکاری سیاسی خۆیان بەرجەستاکەن ئەمە نوع لە واقعەتی تیانە بۆ مشکلەکانی ئەم وڵاتە بزنەوەی کۆمەڵایەتی داواکاری سیاسی هەیە بەتەشید نەقدی دوو شتەکە نەقدی نەبوونی دادپەروەری کۆمەڵایەتی دوو نەقدی نەبوونی ڕەوایەتی دوو فاکتەر لە پشتی ئەم هەموو گۆڕانکاریانەوە کام منتیقا ئەوەیە خەڵک دووشتی ئەوێ سنسی گشتی خەڵک ئەمەیە خەڵک بە دوای دادپەروەریەکی زیاتری ئەوێ ڕاستەقینی ئەوێ دوو هەروە مەسەلەی ڕەوایەتی دەسەڵات قەیرانی ڕەوایەتی هەیە بێگومان بستنەوەی کۆمەڵایەتی ئادافی سیاسی هەیە بەڵام بەرنامی سیاسی نییە بۆ حکومڕانی بۆ نمونە ئێستا گۆڕان ئۆپۆزیسیۆنە یاە گرتو یا کۆمەڵ بەڵام ئۆپۆزیسیۆن چی ئەمە حاڵەتێکە تەنەقولەکە بۆ دەسەڵات بە طبیعەتی حاڵ ئەگە زۆری نەبێنن هەرسێکیان پێکەوە بچنە هەڵبژاردنەوە زۆری نەبێنن ئەوان حکومە تەشکیلەکەن ئەوەختە دوولایەنەکەی ترە بێ بۆ ئۆپۆزیسیۆن بەڵام ئەمە پۆزتیڤ نییە ئۆپۆسیۆنێکی سیاسی مافی خۆی نییە بۆ نمونە ئێمە تەحریمی هەموو شتێکی لێ بکەین مافی خۆی نییە کە نوع لە فرسەت تەلەبی لە ناو ئۆپۆسیۆنە هەبێ بۆ قۆستنەوەی کەم و کورتیەکان ئیتر کەم و کورتی گروپەکانی فشار بێ کەم و کورتی گروپەکانی میدیا بێ ئەمان حەقی خۆیان نییە ئیسtismاری ئەم مەشاکلانە بکەن لە ڕووی سیاسیەوەوانێم ئەبێ مافی سیاسی یەکسان بێ بۆ تاکیش و بۆ گروپیش بۆ پارتە سیاسەکانیش حەقی خۆیەتی بەڵام ئێمە مناقەشەیەکەین لە ئێستا بۆ مناقەشەیەکەین ئێمە گومانی لەسەر دروستەکەین ئیسفساراتەکەین خوێندنەوەیکی تری بۆکەین با ئامان جێوەی لە کێشەکانی تێبگەین تاوان ئۆپۆزیسیۆن ڕووداوێکی سیاسی کە ڕۆیە ئەچێتە پاڵی ئەگەر بزانێت داهاتی سیاسی لێ دروستەکە ئیسسماراتی سیاسی خۆی لەسەر دروستەکە ئەچێ ناتوانین ڕێ لێ بگری کەواتە ئەمە شتێکی شەرعیشە ئەوە نییە کە دەسەڵاتی ئەم وڵاتە زۆر جار وەکو خاڵی ڕەش و نەگەتیڤ ئیسtismاریەکە وەکو کەم و کورتی و عیبەیەکی دەسەڵات ببوورە ئۆپۆسیۆن حتا ئەگەر ئەم شەقامیشی ئیسtismار کردبێ مافێکی سروشتی و دیموکراتی خۆی نییە بەشداریکردن لە شەقامە و ئیسtismarکردی لە ڕووی سیاسیشەوە مافێکی سروشتیە کێشەکە لەویان نییە کێشەکە لە چۆنیەتی لە باربردننی بزنە کۆمەڵایەتەکەە لە چۆنێتی ئیسtismarکردنیەتی کە 2000 لە قازانجی کۆمەلگای مەدەنی کوردی و تەنمی سیاسیان ناکەوێتەوە بۆ گەیشتوتە تەم قەنەعەتە لە بەروی قەنەعەتم وایە نابێ چالاکی سیاسی لە کۆمەلگای ئێمە احتیکار کرێ بۆ پارتە سیاسەکان بەتەنیا وابێ ئەمە تەوەقعمان هەبێ فەزای سیاسی زۆر فراوانتر بێ لەوەی کە تەسەوریەکەین و
ئەسمۆس سەر قسەیەکی تریش تێگەیشتنی ئێمە بۆ دەسەڵات خراپە ئێمە کاڵین دەسەڵاتزانین بەس پارتیویشێتە ئێمەش دەسەڵاتینەوە تا ئێمە قسە ئاکەین بوون بە ئاخێوەر لێرە و خەڵک ژۆمان لێگرێ ئێمە بۆچون و شتەزرینەکانی خۆمان پەخشەکەینەوە لە ڕێگایان میدیا و میدیاچێتە کەواتە ئێمەش مشقی زۆرێک لە دەسەڵاتەکەین بەسەر ئەوانی ترە دوو من پێم وایە دووەمی ناکرێ بخەیتە دوای ناوبڕەکە یەک دەقمبیتێ لەسەر ناشرینکردنی دەسەڵات پێم دوای ئەوە دەرفەتە دەیەم لەبەرەوەی کە کاتی ناوبڕە بەڕێزان پاش ناوبڕێکی کورد ئەگەڕێمە وڵاتان بە بەڕێز ڕامیار بۆ چوونەکانی تەواو بکە لەسەر چەمکی دەسەڵات و ناشرینکردنی دەسەڵات و لەسەر ئەوەی کاڵێ دەسەڵات تەنیا لە ئۆپۆزیسیۆنیا یا دەسەڵاتدا بەرجەستە نابێ مەفهومێکی فراوانتری هەیە گوێی لێگرین چاوەڕوانمان بن.